یحیای ئیبراهیم عوسمانی لە ساڵی 1993ەوە دەستم بە هونەری خۆشنووسی کردووە لەلایەن مامۆستای بەڕێزم مامۆستا نەجات ئەنوەر. ئەو کاتی سەرەتای دەستپێکردنی خۆشنووسیم بووە کە چۆنیەتی قەمیژگرتن و هەروەها چۆنیەتی فێربوونی پیتەکانی خۆشنووسی ئەو کاتی سەرەتای دەستپێکردن بووە. ئەو ماوەی کە من لە لای مامۆستا نەجات مامەوە ماوەی زۆر کەم بوو، لەوانەیە 2 مانگێک هەتا 3 مانگێک بوو لە لای مامەوە. دواتر بەخۆم پەرم بە بوارەکەی خۆمدا. ئەگەر بێت و باسی هونەری خۆشنووسی بکەین، ئەمە لەناو خۆشنووسان هەردەرێن هونەرە. خۆشنووسی یەکێکە لەو هونەرانەی کە لە جیهاندا ئێستا کە لە ئارادایە وەکو بەشداریکردن لە پێشبرشتیە هونەریەکان. یەک لەو بوارانش کە باز دەکرێت بواری هونەری خۆشنووسیە. ئێمەمانە زیاتر بە هونەری خۆشنووسی باسی دەکەین، بەڵام دەکرێت ئەم کەسە وەکو بازرگانیش وەکو پیشەیش بەکاربێنێت. وەکو گرنگی پێدان گرنگێکی زۆر باش بە هونەری خۆشنووسی دەدرێت لە کۆنەوە و تاوەکو ئێستاش، لەبەرەوەی کارەکە کارێکی هونەریشە و هەروەها کارێکی دەگمەنیشە. زۆر کەس نییە ئەم شارەزە لەم بوارە هەبێت. کەسێک پێویستی بە نووسینێکی جوان هەیە دێتە لای خۆشنووس کە داوای لە خۆشنووسەکە دەکات نووسینەشی لۆ بنووسێت، لەوانەیە ئەو خۆشنووسە کاری و پیشەی ئەوە بی خۆشنووسی بێت. لێرەدا هونەری خۆشنووسی لەگەڵ کە هونەریشە دەبیتە بوارێکی پیشەیش، واتە تیجاری و بازرگانی. ئەوەندەی کە خۆشنووسەکان زیاتر دەق ئاینەکان دەنووسین بەڕاستی لە بۆ پێشبرچێ نێودەوڵێتەکان و هەروەها بۆ نووسینی قورئانی پیرۆزیش زیاتر نووسینی دینی و ئاینی دەنووسرێت. کوردیش تا ڕادێکی باشیش سوودی لە هونەری خۆشنووسی وەرگرتووە. بەڕاستی خۆشنووسەکانیش کاتی خۆش کە لە حوجرە و لە مزگەفتەکاندا ئەو کاتی هەمان بووە کە زانایکی ئاینی بووە و هەروەها خۆشنووسیش بووە. ئەو کاتش گرنگیان بەم بوارە هەدەدا، لەبەوەی کە هەستیان دەکرد بواری خۆشنووسی نزیکە لە سۆفیەت و لە دین و لەو تەڕیقان لەو ڕێگانە. بۆ کوردواری خۆشمان زۆر بەڕاستی سوودیان لێوەگرتووە لە نووسینی ئەدەبیات و هەروەها فۆلکلۆر و ئەم هونەراوە کۆنەکان ئەو کاتی بە دەستنووسی خۆشنووسەکان زیاتر دەنووسرا.